بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشويسان من خزمة كتابنا بمختصر منهاج القاصدين جيان بسر أبين إمام غزالي باسي أو درقان من بو أكاد كلي وبرولي خواء روين باسي منجيات من بو أكا بشي منجيات شون إنساني مسلمان رزقاري أبي سرفراز أبيد چند درقاي لدرقان من باس كردو درقاي توبة، درقاي شكري نعمة كان، درقاي الصبر وآرام قري. هاتوين تسر باسي زهد وفقر لدرقاي فقر من داوة لدرسي بيشو باسی ئەنواع و جۆرەکانی فەقیریمان کردووە. ئەمڕۆ لە خزمەتانە باسی فەضیلەتی فەقیری ئەکەین و گەورەی فەقر بەسەر غینایە. ئەفەرمێن لە ئاەتی قورئانی پیرۆزە لە دوو ئاەتی پیرۆزە هاتووە کە لە کاتی مەدحە خوا جەل جەلالوه باسی فەقیرانەکات. ئەفەرمێن للفقراء الذين أحصروا في سبيل الله، یان ئەفەرمێن للفقراء المهاجرين الذين أخرجوا من ديارهم. دوجا لباسي مدحة باسي فقيران أكاكا لبينا يخوا حصاريان خراوة السر، لبينا يخوا جل جلاله هجرتيان كدوا. أفرمي ولا فرما اشتكاني بيغمرياني صلى الله عليه وآله وسلم زور اشتهاتوا، أو تالا فرما اشتكا بيغمريان صلى الله عليه وآله وسلم. أفرمي قمت على باب الجنة راوستان بس درقاي بهشتوا، فإذا عامة من يدخلها الفقراء، عامي أوانيك أسننا وبهشته فقيرها جاركانا، إلا أن أصحاب الجد محبوسون، أوانيك وهبوب دولمندبون أوانا محبوسبون راجرابون. لا فرماشتي كتير أبو هريرة من أجرته كبيغمريان صلى الله عليه وآله وسلم دعاء أي فرمو اللهم اجعل رزق آل محمد قوتا. خواهيان رزقي آل محمد أولادي بيغمريان صلى الله عليه وآله وسلم آلكيان أمتكي بقشتي شكو آل بزور معنا دي بلام لرا زياتر آلي تايبتي خوي أقريتوا. أفرمو خوي رزقكيان بكرا قوت واتهر أوان دبي كواسيكيان بيتير بي حاجيان نبي. هلا صحيحين هاتو عائشة دايك إيمان داران بمن أجرته والله بيغمريان صلى الله عليه وآله وسلم دواي أويك تشريفي بردنا ومدينة. أفرمي قت نبو آل محمد صلى الله عليه وآله وسلم سير شو لسرياك بتيريب خون حتى وكو أوكاتش كبيغمري صلى الله عليه وآله وسلم دنياي بجيهشت. لا فرماشتيكي مسلمة هاتوا. أفرمي بيغمري خوام صلى الله عليه وآله وسلم بيني إمام عمر أفرمي يظل اليوم يلتوي ما يجد دقلا يملأ بطنه. بيغمريان بيني صلى الله عليه وآله وسلم بياني تا إيوارا سكي بيتشي أدا خرما دقل بمعنى خرمايكي زور خراب ورديء دي واتا خرمايكي زور خراب ورديء دزنك وتكواكو تيري بي بخوا. أبو هريرة من أجرته بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرمويتي فقير كان لبيش دولة من كان ببيان صال أسنة وبهشتوا. لفرمايشتي ترى دايك من عائشة ومن أجرته بيغمريان أفرمي الرجل رويتي كرن فرموي إياكي ومجالسة الأغنياء أقاد لي بهشيار با مجلسي تونبت مجلسي دولة من كان دائما لقد دولة من دو بابلا هبو كان دابنيشي. أفرمي لفرمايشتكا روجي قيامتي لعبد كان هنن عبدك زو فقير بو لدنيا هيجي نبو مظلوم بو. أفرمي شون كسي خطاب كابر بر كسي تشبيه نبي دعاء عذري شون بو إهانته وبو أشتكاته وكأزاني خطاي خوي بو. أفرمي خوا جل جلاله يعتذر الله عز وجل إليه كما يعتذر الرجل إلى الرجل في الدنيا. شون كسي عذر بو كسي جانته داوي لبردنك تشبيهنا بإخوة جل جلاله داوي لبردن لم عبديك وبي الله وعزتي وجلالي قسم بعزة جلالي خم أي عبد ما زويت الدنيا عنك لهوانك علي. بأخوة الدنيا لا نقلت ولا برأو إلا من بشوكي وكمي، ولكن لما أعتدت لك من الكرامة بوي لم قلت توهتاوك أم كرامة أم قوري آخرت في بخشم.
اخرج يا عبدي إلى هذه الصفوف برو أي عبدكم سيدي أم صفي خلكان بك هموي واستاون فمن أطعمك هركس خواردنيكي داوبتو أو كساك يان بوشاكي بيداوي يريد بذلك وجهي فخذ بيده فهو لك برو چەند کەس خواردنێکیان پێداوی یانە پۆشاکێکیان پێداوی دەستیان بگرە لە ڕیزە دەریان بێنە ئەوانە هی تۆن واتە ئەم کەسە بێتە شەفاعەتکارێکی زۆر گەورە. ئینسان جاری وا هەیە هەژارێک نان ئەدا جلوبەرگێک بوو هەژارێک ئەکا وا تەسەور نەکەم منەتێکی بەسەر هەژارەکە هەیە لە ڕۆژی قیامەتە ئەم هەژارە بێتە شەفاعەتکار خوا جەل جەلالوه مۆڵەتی ئەدا ئەی عەبدەکەم بڕۆ کێ ئەتەوێت لەمانەیەکەوە وەستاون کێ هاوکاریکی ڕۆژێ لە ڕۆژان کردووی لە سەف مادام لەبەر خاتی من کردوێتی لە سەفەکە دەری بێنە با ڕزگاری بێ با نەجاتی بێ. وترا بە موسا عەلەیهی سەلام ئەگەر فەقیری هات بەرەو ڕووتەوە فەقل مەرحەبەن بشعار الصالحین سڵاوی لێ بکە بڵێ بەخێر بێ ئەی ڕەمزی کەسە صالحەکان ئەگەر دەوڵەمەندیش ڕووی تێکردی بزانە و بڵێ ئەمە بەهۆی گوناهێکەوە تووشم بووە. ئەبوو دەردە ئەفەرمێ ئەو کەسەی کە دوو درەمێ هەبێ حیسابی لە قیامەتا زۆر قورسرە لەوەی درەهمێکی هەبێ. دەی فەقیرەکان بۆیە لە مەجلیسی سوفیانی سەوریە ئەکەوتنە پێش دەوڵەمەندەکانەوە لە پێشەوە دائەنیشتن و ئینجا دەوڵەمەندەکان دائەنیشتن. پیاوێ هاو بۆ لای ئیبراهیمی کوڕی ئەدهەم 10,000 دیناری بۆ هێنا وەری نەگرت فەرمووی ئەتەوێت ناوم لە لیستی هەژارانە بکوژێنیتەوە شتی وا ناکەم وەری ناگرم. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ خۆشبەختی بۆ ئەو کەسەی کەوا هیدایەت لە ئیسلامە وەرەگرێ ژیانێکی ئەوەندەی هەیە کەوا بەشی ئەکات و کە ئەوەندە و قەناعەتی هەیە بەوەی کە خوای گەورە پێی عەتا کردووە. ئێمە لە قەناعەت و لە ذەمی حرس و لە تەماع و ئەوانە و ذەمی ماڵ ئەوانەمان زۆر باس کردووە پێشتر پێویست ناکە ئیعادەی بکەینەوە. غەزالی ئەفەرمێ ئایا فەقیری و دەوڵەمەندی کامیان باشترن؟ زۆرینەی نەقلەکان ئەوهایە کەوا فەقیری باشترە بەڵام ئەبێ ئاگامان لێبێ ئاگامان لە تەفسیلێک بێ وەکو ئیمامی غەزالی ئەفەرمێ ئێمە لەکوێ گومانمان بۆ دروست ئەبێ کامیان گەورەترە؟ فەقیرێک کە خۆگر بێ حەریص نەبێ لەسەر دنیا لەولاشەوە دەوڵەمەندێکی شاکر کە ماڵەکەی لە پێناوی خۆیان سەرفکە ئەم دوانە کامیان باشترە؟ ئەگەر نا دەوڵەمەندی وهەیە زۆر لە فەقیر باشترە فەقیری وهەیە لە دەوڵەمەند باشترە لەکوێ کۆ ئەبێتەوە کامیان لە کامیان باشترە؟ کام دوانن کە بەرابەریەکەکەن دەوڵەمەندێکە لە پێناوی خوا ماڵەکەی سەرفەکە ئەی بەخشێ فەقیرێکە حەریص نییە لەسەر دنیا زۆر سابر و ئارام و قەناعەتی هەیە بۆ بەشەی کە خوا پێی داوە ئەم دوانە کامیان لە کامیان گەورەترە. ئەمە قسەیە کە ئێمە ئەڵێن فەقیر گەورەترە لە دەوڵەمەند. ئەگەر فەقیرێکی سابری شاکر لەگەڵ دەوڵەمەندێکی شاکر و بەخشندە ئەم دوانە لە ئاستیە کە ئاڵێن فەقیرەکە گەورەترە. ئەگەر نا فەقیری وامان هەیە کە حەریصە لەگەڵ دەوڵەمەندێکی حەریصە پێکەوە کە بەرابەری یەکیان ئەکەیتەوە گومانی تیان نییە کە فەقیرێ قەناعەتی هەبێ زۆر باشترە لە دەوڵەمەندێکی حەریص کە تون دەستی گرێ ماڵەکەیەوە نەیبەخشێ و دەوڵەمەندێکیش کە بەخشندە بێ ماڵەکەی لە پێناوی خەیرا بەخشکە ئەوە زۆر باشترە لە فەقیرێک کە حەریص بێ بۆ دنیا. ئەفەرمێ هەیانە متمتعە بە ماڵەکەی لە مباحاتە سەرفی ئەکە بەڵام فەقیرێکی قەنوع کەوا قەناعەتی هەیە و نیەتی سەرفی بکە وەکو ئەوەیان باشترە لەو. واتە ئەگەر هات و دەوڵەمەندێک و فەقیرێک بە پێی دین بەرابەری یەکیان کرد اینجا ئەو کاتە ئێمە ئەڵێن فەقیرەکە باشترە و فەقیری باشترە. ئەگەر نە هەندێک کەس هەیە فەقیرەکە نەکبەتیە بووی. وكم من غني لا يشغله الغنى عن ذكر الله تعالى عن الله تعالى چەند دەوڵەمەند هەیە ئەسڵەن دەوڵەمەندەکەی تەئسیل لە عیبادەتی ناکە دەوڵەمەندە باشتر عیبادەتەکە جوانتر ئەیکە مەشغوڵ نییە بە ماڵەکەیەوە وەکو سولەیمان عەلەیهی السەلام وەکو سەیدنا عوسمان وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەمانە موژدەی بەهەشتیان پێدرا بوو دەوڵەمەندیش بوون. سولەیمان عەلەیهی السەلام پێغەمبەرێک بوو لە پێغەمبەران هیچ پێغەمبەرێک نییە بە ئەندازی ئەو دەوڵەمەند بێ. دەی ئەم پێغەمبەرە عەزیمە لەبەر ئەوەی مەشغوڵ نەبوو بە سەروەت و سامان و دنیاوە ئەمە بەڕێزتر بوو گەورەتر بوو باشتر بوو. ئەفەرمێکەوە بوو ئێمە ئەبێ بزانین خودی دنیا خۆی بۆ خۆی خراب نییە خودی دەوڵەمەندی خۆی بۆ خۆی خراب نییە خودی فەقیری خۆی بۆ خۆی باش نییە بەڵکو ئایا چۆن بەکاری ئەهێنین
هەیانە ئەمانگەێنێتە لای خوا جەل جەلالوه بە فەقیری گەیشتیتە لای خوا و مەشغوڵ نەبووی بە فەقیرێکەتەوە ئەو فەقیری باشترە ئەگەر بە دەوڵەمەندێکت گەیشتە لای خوا ئەوە دەوڵەمەندی باشترە ئەفەرمێت چەند فەقیر هەیە مەشغوڵە فەقیرەکەی مەشغوڵی کردووە بەستی لەبیر بردوێتەوە خۆشەویستی خوا نزیکی لە خوای لەدەست داوە بەهۆی فەقیریەکەیەوە چەند کەس هەیە مەشغوڵە بە خۆشەویستی دنیاوە چونکە لەگەڵ خۆشەویستی خوایە خۆشەویستی دنیا کۆ نابێتەوە دەی هەر کەسێک هەر شتێکی خۆش بێ مەشغوڵە بێەوە ئیتر ئەگەر هاتوو هەبوو بێ یان نەبوو بێ واتە دەوڵەمەندێک کە خۆشەویستەکەی بریتێ لە خوا فەقیرێک کە خۆشەویستەکەی بریتێ لە خوا گەیشتنی بەخوا جەل جەلالوه پێ گرنگترە ئەویان باشترە ئەویان گەورەترە دەی دنیاش ئەو شتە خۆشەویست و معشوقەیە کە خەڵکانێکی غافڵ پەلاماری ئەدەن ئەوەی کە تایە مەحرومە مەشغوڵە بە تەڵەبی و ئەوێ پایکە ئەو کەسەی کە دەسەڵاتی هەیە و پای ئەکا گیرە خوا بەدەستەوەی چۆن بیپارێزە و نەشونمای پێ بکە چۆن سوودی لێ وەرگرێ ئەگەر ئێمە بە چاوی کراوە سەیری ئەمە بکەین فەقیری بە هەموو بارەکانە دوورترە لەوەی کە تووشی مشکلە ببێ چونکە فتنەی دەوڵەمەندی زۆر خراپتر لە فتنەی فەقیری دەی بەشێک لە ئەسمەت و پاکێتی ئینسان ئەوەیە کە نەبوو بێ دەی تەبعی ئادەمیش ئیلا کەمێکیان نەبێ هەموویان حەزیان بەوەیە کە پەلاماری دنیا بدەن بۆیە شەریعەت هاتووە زۆر زەمی دەوڵەمەندی ئەکا و فەزلی فەقیری زۆر باس ئەکا ئەگەر نا ئێمە ئەزانین کەسی وا هەیە فەقیریشە بەڵام ئەوەندە حەریسە لەسەر دنیا لە دەوڵەمەندەکان خراپترە دڵی پڕ لە خۆشەویستی دنیا هەشە دەوڵەمەندە دڵی پڕ نییە لە دنیا جارانیتر لە خزمەتانە باسم کردو کە ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پیان وەدوتیان کە ئایا ئەکرێ کەسێک خاوەنی 1000 درهم بێ و زاهید بێ فەرمی بەڵێ ئەیەکون الرجل زاهدا وله 1000 دینار 1000 دیناری ئاڵتونی هەبێ و زاهیدش بێ فەرمی بەڵێ فەرمویان چۆن كيف ذلك چۆن ئەبێشتیوە فەرمی بأن يكون الدنيا في يده لا في قلبه دنیا لە دەستیا بێ لە دڵیا نەبێ واتە ئەکرێ کەسی دەوڵەمەند زاهید بێ بەڵێ ئەکرێ فەرمی علامەتەکەی ئەمە چییە فەرمی ئەگەر هەی بوو غڕور پێیان ناکە بەتر خەڵکە یان ئەگەر پارەکە زیادی کرد تووشی غەڕایی ناکە و ئەگەر لە دەستیدا تووشی یەئس و قونووتی ناکە دنیای لێ بێتەوە یەک سادە لەگەڵ ماڵە تەعامل ئەکە فرمي الروايات كراوة لابن عباس ورضا ورحمتي خواه لبي پیغمبر جان صلى الله عليه وآله وسلم فرمي دو إيمان دار لسد درقاي بهجد أوستن يكي كان إيمان دار يكي دولمند يكي كان فقير هردو كان هاول يكتر بون لدنيا يكتريان زور خوش بيستوان فقيرك أشياء بهجت وحرشا ورئك دولمنك نايا بدوايا زور أوستي لأخيرا دولمنك جيت بي الله فقيرك الله أي برام أو تشي وبو أول التأخير بو ترسام کە نەیە بەدوامە بەخوا برام لە شوێنێکی زۆر خراپە ڕائگیرام هەر زۆر تەریق بوومەوە واللهی کاتێک گەیشتمە لای تۆ ئەوەندە عارەقە بەلاشەمە لە حوزوری خۆیە هاتە خوارەوە هەتا وەکو ئەگەر درێژە بکردایەتەوە عارەقەکە 1000 وشتر ئەوەستان لەو عارەقی منیان ئەخوات لەو سوێراوەیان ئەخوات هەتا وەکو تێرە بوون ئەوەندە شەرمم کرد لە بەردەم ڕەب العالەمینە دەی بزانە لە دەستدانی مەحبوبەکان لە دنیاە زۆر زەحمەتە لە دڵی ئینسانە دنیا و خۆشویست حەز ناکەی بە لیقای خوا شاد هەست ئەکەی لە کاتی مردن تا ئاسوودە نیت چونکە شتە باشەکەت بەجێ ئێهێڵی ئەوەی کە خۆشت ویست و بەجێ ئێهێڵی بەڵام واللهی ئەگەر خوات خۆشویست لە کاتی سەرمەرگیشە زۆر مرتاحی ئاسوودەی خواتە بە لیقای خوا جەل جەلالوه شاد ببی فراقی تۆ بۆ ئەو شتێکەوە خۆشتەوێ زۆر زۆر زەحمەت و ڕۆیشتنە بەرەو لای خۆشەویستەکەت زۆر زۆر سەهل دەی بزانە ئەگەر دنیات خۆشویست مردنیشە زۆر زەحمەت ئەوێ بەڵام خوات جەل جەلالوه خۆشویست ئەو کاتە بە ئاسانی ئێرە بەجێ ئێهێڵیت و بەرەو لای خوا جەل جەلالوه ئەڕۆیت ئەفەرمێ چەندێک خۆشەویستی لەگەڵ دنیا کردبێ چەندێ هاوڵی دنیا بی ئەوەندە مەرگت ناڕەحەتتر ئەبێ و بەجێهێشتنی ئێرەت ناڕەحەتتر ئەبێ دەی ئەو کەسەی کە پێت خۆشەکەوە هیچ کاتێک بەجێ نەهێڵی و هەر دەم لەگەڵ یابی بریتێ لە ئەڵڵاه جەل جەلالوه لە دنیا پەرستشە کردووە لە مردن بەرەو پیری ئەڕۆی بەرەو لای ئەو ئەڕۆی بۆیە دڵ زۆر ئاسوودە ئەبێ
لە کاتی سەرمەرگە و لەو کاتی کە بەرەو لای خوا جەل جەلالوه ئەڕۆ. بابی فەقیری و فەزڵەکانی و گەورەتیەکانی زۆر زۆرە لە شەریعەتە، زۆر شتی لەسەر باس کراوە. گرنگ ئەوەی ئێمە بزانین ئەگەر خوای گەورە ماڵی پێ عەتا کردی کۆمەڵێک تەکالیفە بۆ دروستە بێ، ئەگەر ماڵی لێسەندیتەوە کۆمەڵە تەکالیفی ترە بۆ دروستە بێ. لە هەردوو حاڵەتەکە پێویستە تۆ زۆر دامەزراو بی. ماڵ یەکەم شت نەبێت لە لای تۆ، ماڵ شتێک بێ بۆ بەدیهێنانی ڕەزامەندی خوا جەل جەلالوه. لە نەبوونیشە قەناعەت، سەبرگرتن، ئارامگرتن ئەو دەرگایانە بێ کە ئینسان بەرەو لای خوا جەل جەلالوه ئەبا. ئێمە لە باسی منجیاتین، چۆن ئینسانی مسلمان ڕزگاری ئەبێ بەرەو لای خوا ئەڕوا جەل جەلالوه، بەخوا بەو شێوازە بەرەو لای خوا ئەڕوات کە لە هەموو کاتەکانە ئەوی لە یاد بێ و لەگەڵ ئەوا بێ. کەی زۆر فەقیر بووی بزانە ئەمە دەرگایەکی گەیشتن بەخوات لێکرایەوە، کەی دەوڵەمەند بووی بزانە دەرگایەکی تری گەیشتن بەخوا جەل جەلالوه لێکرایەوە. وەی هەر یەکێک لە ئێمە ضرورە لە حیاتی خۆیە لە فەقیری و دەوڵەمەندی بە دەرگای بەرەو لای خوا ڕۆیشتن تێبگان. سالیک هەمیشە لە فەقیری و دەوڵەمەندیە واتی ئەگات کە ئەمە دەرگایەکە لە دەرگاکان بۆی کراوەتە. چۆن سەبر و شکر لەکوێ ناڕەحەت بووی سەبر ئەگری ئەجر دەسەکەوێ، لەکوێ خوا نعمەتێکی دایتێ شکر ئەکەی ئەجر دەسەکەوێ، بەرەو لای خوا ئەڕۆی. فەقیر و دەوڵەمەندیش بە هەمان شێوازە، بەڵام لە بیرمان نەچێ کە ئەگەر هاتنە بەرابەری یەکتر لە هەموو مستەواکانە ئەوە فەقیر فەزلی زۆر گەورەترە بەسەر دەوڵەمەندە. خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەسەر جەم گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. خوای داوات لێ ئەکەین عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە، ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە. گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە. پەروەردگارە ئەوەندە حەڵالمان بدەرە محتاجی حرام نەبین. یا ئیلاهی خوای محتاجی حراممان مەکە، محتاجی دەستی نامەردمان مەکە، محتاجی ناکەسمان مەکە، زەلیلی سەر جێگەمان مەکە، زەلیلی نەخۆشیەکانمان مەکە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت زەلیلی ناو گوناهەکانمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین. خوای لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکار و ماوەسا و قوتابیمان ببوورە، ڕەحمەت و بەزەی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە، لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە. هەر کەس لە ژیانە پیاوەتێکی لەگەڵا کردین پەروەردگارە ئەجر و پاداشتی وە بنووسە، سەرفرازی بەردەم دیوانی خۆتی بکە. یا ڕەبی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گەنجی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم هیدایەت بدە، لە خراپە بیان پارێزە، بەڵاو فتنە و مصیبەت و شەڕ و ئاژاوە لە وڵاتی ئێمە دوور خەرەوە. یا ڕەبی خوای سەقام گیرمان کە لەسەر دینەکەمان، دامان مەزنێ لەسەر خواناسیمان، دامان مەزنێ لەسەر عەبدایەتیمان. خوای لێمان قبول کە یا رب العالمین. یا ڕەبی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر کەسی ئەم وتارانەی ئێمە بڵاو ئەکاتەوە، هەر کەسی گویان لێ ئەگرێ، تو گەورەی خۆت ئەجر و پاداشتێکی گەورەیان بۆ بنووسە یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمین.